کە سوکاری ئەدهەمن کە لە خۆپیشاندانەکانی ڕابردووی چەمشەماڵ گیانی لەدەستدا. دوای 40 ڕۆژ جارێکی دیکە لە دەرگای دادگایاندا سکاڵایان لەسەر 2 کەسی سەربازی و 4 کەسی حزبی تۆمار کردووە. سکاڵامان لە دژی 6 بەرپرسی لقی 19 پارتی تۆمار کردووە لە چەمشەماڵ. داوا لە هەموو هێزە ئەمنەکانەکەین لە بەرپرسانی شارەکەین بە زووترین کات ئەو تۆمەتبارانە ڕادستی دادگا بکەن. پێویستە دادگا بە هەموو شێوەیە سەروەر بێت، تێکەڵی سیاست نەکرێت، بە سیاسی نەکرێت. لە خۆپیشاندانەکانی کۆتایی ساڵی ڕابردوودا 10 کەس گیانیان لەدەستدا، زیاتر لە 100 کەس بریندار بوون، سەدان خۆپیشاندەر دەستگیر کران. کە سوکاری ئەو گەنجەی لە خۆپیشاندانەکانی چەمشەماڵ گیانی لەدەستدا هەموو شتێکیان بە دادگا گوت. هاوکات ئاماژە بەوە دەکەن بێدەنگ نابن و هەموو ڕێگایەک دەگرنە بەر تاوەکو بکوژان ڕاپێچی بەردەم قەفەزی لێپرسینەوە دەکەن. ڕزگار لە گەرمێنیش کە سوکاری قوربانیەکان بەشێک لە خەمی خۆیانیان لە چلەی ماتەمینی ڕۆڵەکانیاندا بەبا کرد، بەڵام دەڵێن خەمی یەکجاری کۆتایی ئەوان ئەو کاتانەیە کە ببینن دادگا دوایین بڕیاری خۆی دەردەکات و بکوژانی ڕۆڵەکانیان سزا دەدات. نەڕاستی ئەوەی کە خەڵکو و گەنجی هێنایە سەر شەقامەکان و یەقای شەقامیان گرت ئەو داوەڕەوایانە تاوەکو ئێستا ماوە و بەردەوامە بەکەبوونەوەی بۆ ماوەیەکی کاتی و شەیدبوونی کۆمەڵە خۆپیشاندەر ئەم داوایانە کۆتایی نایەت. چلەی ماتەمینی ئاکۆ و شڤانە هەمووان بۆ خەمی لەدەستدانی ئەوان لێرن، لەگەڵەوەدا کۆکن لەسەر ئەوەی داواکاریەکانی ئەو دوو گەنجەی کە گیانیان لەسەر سپارد داواکاری هەمووان بوو. هەر بۆیە گەشتیان پێکەوە داوای مافەکانیان دەکەن کە بە سزا گەیاندنی بکوژانە. من بە ناوی تیمی پارێزەرانی خۆبەخش و داکۆکی کار لە دۆسیەی شەید ئاکۆ سەلمان پێدان ڕاگەێنم کە سکاڵە لەسەر 2 کەس تۆمەر کراوە. لەو 2 کەسە کەسێکیان دەستگیر کراوە ئێستا تەوقیفە و یەک کەسیش فەرمانی دەستگیرکردنی هەیە، بەڵام تاکو ئێستا لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر نەکراوە. کە سوکاری قوربانیەکانی خۆپیشاندانەکانی گەرمیان سکاڵایان لەسەر 7 تۆمەتبار تۆمار کردووە کە پلەداری سەربازی و حزبیشیان تێدایە. تاوەکو ئێستا تۆمەتبارێکی حزبی دەستگیر کراوە و بەڵام تۆمەتبارەکانی دیکە بە وتەی کە سوکاری قوربانیەکان تا ئێستا نەچوونەتە بەردەم دادگا.